سڵاوتان لێبێت و یەخولەکتان پێشکەش دەکەم. سەرجەم وەزارەتەکانی حکومەتی هەرێم موچەیان وەرگرت و لیوا هاوبەشەکانی پێشمەرگەش هێشتا چاڕوانی سێموچەکەیانن کە بڕیار بوو بە یەکەوە وەری بگرن. هەرچەندە بڕیار بوو لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە بەهۆی هاوکاری هاوپەیمانانەوە سێموچە بە یەکەوە وەربگرن، بەڵام دابەشکردنیە و سێموچێ دوا دەکەوێت و دیاریش نییە کەی وەری دەگرن. سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی دارایی هەرێم تایبەت بە شارپرێز ڕایگەیاند هەرچەندە بڕیار بوو هاوپەیمانان پارەی سێموچەی لیوا هاوبەشەکانیان بۆ بخەنە سەر هەژماری وەزارەتی دارایی و ئابووری هەرێم، بەڵام کێشەیەک دروست بوو هێشتا پارەکە لەلایەن هاوپەیمانانەوە نەخراوەتە سەر هەژماری بانکی هەرێم. پێشتریش وەزارەتی پێشمەرگەی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندبوو لیوا هاوبەشەکانی پێشمەرگە بۆ مانگی دوو سێموچە پێکەوە وەردەگرن و ئێستاش پێشمەرگەکانی ئەو لیوایانە لە خەمی ئەوەدان وەک دەڵێن قازانج سەریمایە بخوات. هەر شادبن.